سڵاوتان لێبێت. بڕیاردان لەسەر درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی کوردستان لەلایەن دادگای باڵای فیدراڵی عێراقەوە کەمتر لە 24 کاتژمێری ماوە. زووم بە دواداچوونی کردووە و بەهێزترین ئەگەر دەخاتە ڕوو. سبەی چوارشەممە دادگای باڵای فیدراڵی عێراق دوایین بڕیاری خۆی دەدات لەبارەی کەسی درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی کوردستانەوە. دادگاکە زیاتر لە 5 مانگە چەندین دانیشتنی لەبارەی دۆسیە درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی کوردستانەوە ئەنجام داوە. گوێی لە هەردوو لایەنی بەرامبەر گرتووە، هەموو جارەکان دانیشتنەکانی دواخستووە، بەڵام ئەم جارەیان بڕیاری کۆتایی لەسەر دۆسیەکە دەدات. پەرلەمانی کوردستان لە کۆتاییەکانی ساڵی ڕابردوودا یاسایەکی دەرکرد و تەمەنی خۆی درێژ کردەوە. ئەمە پاش ئەوەی بەهۆی ناکۆکی نێوان لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستانەوە هەڵبژاردنەکانی پەرلەمان دواخرا. ئەم درێژکردنەوەیە ناڕەزایی و کاردانەوەی فراوانی بەدوای خۆی داهێنا. سەرنجام جوڵانەوەی نەوەی نوێ و چەند کەسایەتیەکی دیکە کە لە نێوانیاندا دکتۆر یوسف محەممەد سەرۆکی پێشووی پەرلەمانی کوردستان پەنایان بۆ دادگای باڵای فیدراڵی برد و سکاڵایان تۆمار کرد. سکاڵاکارەکان پێیان وابوو درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی کوردستان نادەستوریە. لەو کاتەوەی دادگای فیدراڵی سکاڵاکەی وەرگرتووە 6 دانیشتنی ئەنجام داوە، هەر 6 جارەکەش دانیشتنەکەی دواخستووە. دوایینجا ڕایگەیان لە 3 ئایاردا کە دەکاتە سبەی چوارشەممە بڕیاری کۆتایی لەسەر دۆسیەکە دەدات. زووم بە دواداچوونی بۆ دۆسیەکە کردووە و لەگەڵ ئەو لایەنانە قسەی کرد کە سکاڵایان تۆمار کردووە. سەرنجام بۆی دەرکەوتووە ئەگەری بەهێز ئەوەیە دادگای فیدراڵی درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی کوردستان بە نادەستوری دابنێت. ئەگەر ئەمە ڕوو بدات و هەرێمی کوردستان پابەندی بڕیارەکەی دادگای فیدراڵی ببێت، ئەوە دەکەوێتە نێو قەیرانێکی دیکەوە. یەکێک لەو گرفتە گەورانی دێتە بەردەم پرۆسی سیاسی هەرێمی کوردستان پەیوەندی با هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستانەوە هەیە کە بە گوێرەی مەرسومی سەرۆکاتی هەرێم دەبێت لە 18 ئەم ساڵدا ئەنجام بدرێت. ئەنجامدانی هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان پێویستی بە کاراکردنەوەی کۆمسیۆنی هەڵبژاردنەکان و یاسای هەڵبژاردن هەیە، بەڵام ئەگەر ئەم درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی کوردستان بە نادەستوری دابنرێت، ئەوە پەرلەمان ناتوانێت ئەو دوو ئەرکا جێبەجێ بکات. بەماش بۆشایەکی یاسایی دروست دەبێت کە دەرچوون لێی قورس دەبێت. ئەگەر درێژکردنەوەی پەرلەمان بە نادەستوری دابنرێت و هەرێم پابەند بێت پێوەی، ئەوە یەکێک لە ئەگەرەکان بریتی دەبێت لە ئەنجامدانی هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان بە گوێرەی یاساکۆنەکەی هەڵبژاردنەکانی 2018 کات هەڵبژاردنەکانی 2018 عێراقی پێ ئەنجام درا، هەروەها لە ژێر سەرپەرشتی کۆمسیۆنی هەڵبژاردنەکانی عێراقیشدا دەکرێت. پشتبەستن بە یاساکۆنەکەش لە بەرژەوەندی پارتی دیموکراتی کوردستاندا دەبێت، چونکە ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان نایەوێت بەبێ هەموارکردنی یاسای هەڵبژاردن بچێتە نێو کێبڕکەی هەڵبژاردنەوە. خواتان لەگەڵ.